لا شاری کەرکووکی خۆشەویست کۆڕێک بۆ یەکێک لە هونەرمەند و شانۆکارە دێرین و بەزمونونەکانی کورد هونەرمەند عەلی کەریم ڕێکخرا. دیارە کۆڕەکە تایبەت بوو بە بواری شانۆوار و دەرفەتیش بوو لە نێو کۆڕەکەیە یەکێک لە کتێبە نوێیەکانی ئەم کەسایەتیە دیار و هەروە ئەم شانۆکارە کوردە بناسێنرێت. ساڵۆنی شەقامی جمهوری لە شاری کەرکووک کۆڕێکی بۆ هونەرمەند عەلی کەریم لەبارەی شانۆ ڕێکخست. هاوکات مەراسیمی ناساندن و بڵاوکردنەوەی بۆ کتێبێکی هونەرمەند عەلی کەریم ئەنجامدا کە کتێبەکەی هەڵسەنگاندنێک بوو بۆ بواری شانۆ. لا لە دوانێکدا هونەرمەند عەلی کەریم سەبارەت بە ئاستی شانۆ لە هەرێمی کوردستان بەگشتی و کەرکووک بە تایبەتی وتی شانۆ لە ساڵانی ڕابردوو قۆناغی باشی بڕیوە، بەڵام بە بەراورد بە شانۆ لە هەشتاکانی سەدەی ڕابردوو شانۆی کوردی لە هەشتاکاندا لە ئاستێکی پێشکەوتووترا بوو و بەهۆی ئەوەی زۆربەی دەقەشانۆیەکان کە کاری لەسەر دەکرا دەقیبیانی بوون. شانۆی کوردی تێکرا لە کوردستانە و بە تایبەتیش لە کەرکووک هەندێک جار گەشە ئەکات و بەرهەمی زۆر جوان پێشکەشە کرا. هەندێک جاریش ئەو لە ڕووی فەنیەوە لە ڕووی هونەریەوە ئەو لەو ئاستان نییە کە دڵخۆشکەرە بێ، بەڵام هەندێک لە گەنجەکان کاری زۆر جوان ئەکەن بە تایبەتی لە کەرکووک نەژاد نەجم لە سلەیمانی هیوا فایق کەسانی کەشن ڕەنگە داویان ئێستا لەبیر نەبێ. ئەگەر بەراوردیشی کەین لە شانۆی کوردی لە دوای ڕاپەڕین و ئێستا لەگەڵ هەشتاکانە فەرق زۆرە. هەندێک جار لە دوای هەشتاکان با بڵێن لە نەوەتەکان بە دواوە شتی جوان کراوە لە بواری هونەری شانۆ، بەڵام بە بەراورد لەگەڵ هەشتاکانە ئەتوانم بڵم لەو ئاستانیە، چونکە ساڵانی هەشتاکان بەڕاستی دەقەکان زۆربیان بیانی بوو، جیهانی بوو با بڵێن، ئیشی تیاکرا. خۆمان نەزانین دەقی جیهانی نووسەری گەورە دایڕشتووە و ڕسمی کارکتەرەکانی کێشاوە. بە ئاسانی ئەکتەرێک تۆزێک توانای هەبێ و لێزان بێ و ڕۆشنبیرێکی باشی هەبێت ئەتوانێت لەو دەقا جیهانیانە نواندنی جوان بکە و ئاستی شانۆگەریەکەش لە ڕووی بەرهەم و لە ڕووی دەرهێنانەوە جوان بێت.